گواستنەوە لە ڕۆڵی شۆڕژگێڕیەوە بۆ چەتایەتی جاشایەتی. نمونە کوردستان عێراق، پرۆژەی میراتی شاراوە. هەڵسوکەوتکردن لەگەڵ گەلی کورد. لەم ساڵانەی دواییدا تیرۆری دژ بەگەل بەکارهێنا، هەروەها دژ بە ئەندامانی هێزی نیشتیمانی عێراقی کە لە کوردستاندا بوو، بە شێوەیە کە دژ بە بەرژەوەندی گەلی کورد بوو، وەک تیرۆرکردنی 12 شێوعی لە ڕێکخراوەکانی لیژنەی ناوەندی و دوان لە سەرکردایەتی ناوەندی لەلایەن سەرکردایەتی هێزی زاخۆ بە ئاگاداری سەرکردایەتی بارزانی، هەروەها تیرۆرکردنی مەجید ڕۆستەم و محەممەد حاجی براهیم و هەشت کەسی تر بەیەکەوە لە ناوچەی خەلەکان بەبێ هیچ هۆکارێک بە فەرمانی ئەو سەرکردایەتیە کاتێک هاتبوون بۆ چاوپێکەوتنی لەسەر داوای خۆی، هەروەها لە ناوبردننی خێزانی محەممەد ئاغا مێرگەسۆری بە فەرمانی بارزانی، هەروەها ڕادەستکردنی 5 ئەندامی سوپای ڕزگاری میلی لە سلێمانی بە دەسەڵاتدارانی بەغدادی فاشیست کە دواتر لە سێدارەیاندا، هەروەها چەندین تاوانی هاوشێوە دەستی کرد بە وێرانکردنی سیستەمی بەها کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی پارە و پلۆپایە و هێز و چەواشەکاری بۆ گەیشتن بە ئامانجەکانی، پەسەندکردنی جاشەکانی وەکو سەرکردە دەیانی سەپان بەسەریاندا، هەر بەمەوە نەوەستا بەڵکو سەپاندنی بەسەر سەرکردە پێشمەرگەکاندا کە گوێڕایەڵی جاشەکان بن کە بۆ ماوەی ساڵانێکی دوور و درێژ دەجەنگان لە دژیان، هەروەها ناچاریانی کرد کە گوێڕایەڵی خاڵی مەسعود بن کە جاش بوو، ئەو خزمەتی پێش هەموو شتێک خستە بوو، سەرکردەیەکی پێشمەرگە دادەچەمیەوە بۆ سەرکردەیەکی جاش، کەلتورێکی نوێی بەرهەم هێناوە کە بە بڕوای من ئێستا لە کۆمەڵگەی هەرێمی کوردستان عێراقدا بڵاو بووە، فەرهەنگێکی دوانە کە تێیدا بە کرێگیراوە و شۆڕژگێڕ تێکەڵاوە، هاوسەنگی زاڵ لە ڕوویکرداریەوە بە کرێگیراوە، لە هەمان کاتدا گوتاری شۆڕژگێڕانە لە میدیای حیزبی و حکومیدا دەپارێزێت. ئەم کولتورە بە پلەی یەکەم بەرپرسە لە دیاردەی سەرهەڵدانی ئەم ژمارە زۆرەی ڕۆشنبیرانی هەڵپەرست کە بە دوای پۆست و موچەی پوخت دەگەڕێت، بە دەوری نەهەنگەکانی گەندەڵی و دزیکردن لە پیاوە دەسەڵاتدارەکاندا سەما دەکەن. عەقڵیەتی باوی ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێمەدا تا ڕادەیەکی زۆر بەرپرسە لە ملکەچکردنی لایەنەکان و حکوومەتی هەرێم بۆ پرۆژەکانی هەندێک وڵاتی دوژمن. دەبێت بەها ڕەمزیەکانی ئەو کەسانە وێران بکرێن کە پەیوەستن بە ڕۆحی بەرخۆدان و نیشتیمان پەروەری ڕازگۆیانە و پیاوەتی و کەرامەت، بە تاڵانکردنی کۆمەلگا لە بنەمایانە و لە جێوانە بە بەهای جاشەکان ئاشنایان بکەن و بیانکەن بە بەندەی دۆلار. زوبێر ئاغای سەرۆک جاشەکان خرایە شوێنی حەسۆمیر خان دۆڵەمەڕی سەرکردەی پێشمەرگە و یەکێک بوو لەو کەسانەی ڕۆژت بۆ رووسیا، واتە زوبێری خستە پێش حەسۆ، هەوڵیدا گوێڕایەڵی بێت تاکو ببێت بە نمونە بۆ سەرکردەکانی تریش بە مەبەستی دەست هەڵگرتن لە ڕۆحی شۆڕژگێڕی و بەهای کەرامەت و شۆڕشکردن و تێکۆشان دژ بەستەم و ملکەج بوون. ناچارکردنی حەسۆ کە فەرمان لە زوبێر وەربگرێت لەبەرەوەی خاڵی مەسعودا واتای وێرانکردنی بەها ڕەمزیەکان و معنەویەکانی حەسۆ بوو، هەروەها وێرانکردنی بنەمای شۆڕش بۆ گەلێک کە ململانەیەکی خوێنابی دەکات لە پێناو بەدەستهێنانی مافەکانی وەکو گەلێک لە نیشتیمانە مێژوویەکەی دادەژی. هەمان دیدی بەسەر عوسمان شێخ ئەحمەد و عوبەیدەڵڵا و لوقمانی کوڕی و کۆمەڵێک دیکەی کەسایەتی ناسرا و سەپان کاتێک کەسەر شۆڕیان ڕەت کردەوە، دژایەتی کردن تەنگی پێ هەڵچنین و ئەوانیشیان ڕایان کردیان کوژران، بەڵام هەتا کۆتایی دژایەتی بەهای شۆڕش و بەها نیشتیمانیەکانی دەکرد. ئەو دەیزانی ناتوانێت هەموو شتێک بکات و کۆمەڵگە پابەندە بە بەهای شۆڕژگێڕی و بەرەنگاربوونەوەی ستەم، لەبەرەوە پێویست بوو بنەما شۆڕژگێڕەکانی کۆمەڵگە لە ناو بەرێت تاکو لەو کتوبەندا ڕزگاری ببێت و مل بدەن بە جێگرتنەوەی مەسعود لە جێی باوکی، سەرەڕای باگراوندی مێژووی و پەروەردەکردنی مەسعود کە پەیوەست بوون بە جاشایەتیەوە. مەلا مستەفا لە دواتەمەنیدا چووە نێو سەربازگەکەی ترەوە کە دژ بە بەهاکانی شۆڕش و بەهاکانی بارزان بوو، هیچ گوێی بەوە نەدا کەچی بەخۆی و پاشە ڕۆژی بزوتنەوەی کورد دەوترێت. زۆرێک لە پیاماقوڵان و ڕیش سپی و زانە هۆشداری و ئاگاداریان کردەوە کە ئەم ڕێگایە بەرهەمەکەی کارەساتبارە، بەڵام خۆی دەدزیەوە و ڕای دەکرد. دواتر درڕندەتر بوو، هەموو ڕێو شوێنێکی گرتەبەر دژ بە هەرچ کەسێک ڕێگر بووایە لە باڵایی جاشەکان وەکو هێزێک بۆ پاڵپشتی لە گرتنی میراتی دەسەڵات و پارە بۆ مەسعودی کوڕی لە دوای مردنی کە بوویە هۆی شۆک و تاڵی لە ناوەندی کۆمەڵگەی کورددا. قازانجیە و کۆمپانیای بەڕەسمی ناوی شۆڕشی کوردی بوو لەگەڵ لقە بڵاوبووەکان
لە ناوچەی سۆران و بادینان لە ژێر ناونیشانی جۆرا و جۆر وەک حەزبی دیموکراتی کوردستان و لیژنەی ناوەندی و دەستگای پاراستن و پێشمەرگە و بارەگای بارزانی و زێرەڤانی و هەتا دوایی لە ڕاستیدا قازانجی لە دزینی 10 ملیۆن دۆلار زیاتر بوو. ئەمەش لە کاتێکدا بوو کە کارگێڕی کۆمپانیاکە ڕادەستی کوڕەکەی کرا تاکو بەردەوام بێت لە قازانجکردن. ئەو قازانجانەی کوڕ بەدەستیەنا وای لێ کرد کێبڕکێ بکات لەگەڵ شێخەکانی کەنداو. کوڕ و منداڵەکانی لە ملیۆنیێریەوە بوون بە ملیاردێر. ئەگەر باپیرە لە لێپێچینەوە ڕزگاری بوو، بەڵام لە ئێستادا کوڕونەوە ئامانجی ڕواودونانی دادن. لە جیاتیەوەی سەربازگەی پێشمەرگە بەروبوومی سەرکەوتنی بدورێتەوە بەیاننامەی 11 ئازاری 1970 دوای شۆڕشێکی تاڵ لە ڕوانگەی هزری شۆڕشەوە کەوتنە دۆڕاندن و سەرکەوتنی شۆن بوو بۆ بەرژەوەندی کۆمەڵک جەش. بەهۆی ئەو کودەتای بەسەر کەسایەتی سەرکردەکەیان هاتوو پشتکردنی لە بنەمای شۆڕش دەرکەوتنی ڕووی ڕاستەقینەی بەلاچوونی دەمامکەکەی. چاوەڕوانی بەشی پێنجەم بن.